ئایا گرژی و ئاڵۆزی هەیە خۆپشاندان بەڕێوە دەچێت گردبوونەوە هەیە یان هێزە ئەمنیەکان بڵاویان پێکرا و ڕێگری دەکەن لە هەر جۆرە با بڵێن گردبوونەوەیەک وە بە تایبەت زانیاری دەگەل لابێ لەسەر وێزگەی کارۆغازی چەمچەماڵ فەرموو. سڵاو کاکدانا لە جەنابت و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئەسپانی پەیام بێ دیارە ئەمڕۆ لە قەزای چەمچەماڵ هیچ گردبوونەوە خۆپشاندانێک بەڕێوە ناچێت و هێزێکی ئەمنی زۆر لە ناو بازار و لە شوێنە گشتەکان بڵاویان پێکراوە ڕێگری دەکەن لە بەڕێوەچوونی هەر گردبوونەوە خۆپشاندانێک لە ئێستاە و من ئەمێ ئاماژە بۆ بکەم لە دوێنێەوە کە لەلایەن خۆپشاندەرانەوە هێرش کرایە سەر وێزگەی کارەبای ماس لە قەزای چەمچەماڵ لە دوێنێ ئەو وێزگەیە کوژاوەتەوە لە ئێستا بەشێکی زۆری هەم پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە ئیدارەی گەرمیان و بە قەزای چەمچەماڵیشەوە دیارە بێکارەبا بوون و من کەمێک پێش ئێستا لەگەڵ ئەندازیار ئارام عوسمان بەڕێوەبەری وێزگەی کارەبای ماس قسەم کرد دیارە باسی لەوە کرد ئەوانی وێزگەکەیان کوژانوتەوە لەبەر حاڵەتی خۆیان و دیارە بڵین باسی ئەوەی کرد کە زیانیان پێگەشتەوە بەڵام تا ئێستا زیانەکانیان نەخەمڵاندووە کەچەنە و من ئەمێ باسی ئەو بکەم کاکدانا دیارە ئەو بەڕێوەبەری وێزگەی کارەبای ماس باسی لەوە کرد کە سێ جۆر بۆڕی لە وێزگەکەیانە هەیە بۆڕێیەکی بڵین بوخارەوە بۆڕێیەکی غازەوە بۆڕێکی نایترۆجینە باسی ئەوەی کرد لە ئەگەری تەقینەوەی بۆڕی نایترۆجینەکە دیارە پێچێ زەربزیان بگا بە قەزای چەمچەماڵیش کە دیارە وێزگەی کارەبای ماس نزیکەی 8 کیلۆمەتر لێرەوە دوورە و لە ئێستاە هەم بڵین قایمقامی قەزای چەمچەماڵ و نوێنەری لایەنە سیاسیەکان لە بینای قایمقامیەتی قەزای چەمچەماڵ لەسەر ڕەوشی ئەمنی قەزاکە لە کۆبوونەوەیدان و بڕیارە لە کاتژمێر 11 لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئەنجامی ئەو کۆبوونەوەی بۆ ڕاگەیاندنەکان بخەنە ڕوو و من کاکدانا ئەمەوێ ئاماژە بۆ بکەم لە دوێنێ دەنگۆی ئەوە بڵاوبووی کە دیارە لە ریزی خۆپشاندەراندا کوژراوێک هەیە لە قەزای چەمچەماڵ دیارە بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵ ئەو دەنگۆیشی ڕەت کردەوە تەنها 5 کەس بریندار بوون دوێنێ بەهۆی تونوتوژەکان لا قەزای چەمچەماڵەوە دوان لەو بریندارانە هاوڵاتی مەدەنی بوون کە لە وێزگەی کارەبای ماس لەلایەن هێزە ئەمنیەکانەوە تەقەیان لێکرابوو وەسییانیان کاربەندی ئاسایش بوون ئەما بە شێوەیەکی گشتی ڕەوشی قەزای چەمچەماڵ لە ئەمڕۆ لە دوێنێ وەک ئاماژەم پێکرد لە ئەمڕۆیە هیچ گردبوونەوە خۆپشاندانێک بەڕێوە ناچێت و هێزێکی ئەمنی زۆر لە قەزاکە بڵاوی پێکراوە. بەڵێ جەلال سەبارەت بە وێزگەکە بەڵێن دراوە کە بڵین بخرێتەوە ئیژێسە ئێمە لەگەڵ بەڕێز ئومێد ئەحمەد بەڕێوەبەری کۆنتڕۆڵی گشتی کارەبای هەرێم قسەمان کرد وتی هەوڵ هەیە بۆی کە وێزگەکە بخرێتەوە ئیش ئێوە لە ئەندازیارەکان لە بەڕێوەبەری با بڵین کۆمپانیای ماستان پرسیوە ئایا دەخرێتەوە ئیش کەی دەخرێتەوە هیچ زانیاریەک هەیە؟ بەڵێ کاکدانا من کەمێک پێش ئێستا بڵین کە پێشەوەی لە ڕاستەوە خۆکە داخلم لەگەڵ ئەندازیار ئارام عوسمان قسەم کرد کە بەڕێوەبەری وێزگەی کارەبای ماسە لە قەزای چەمچەماڵ باسی لەوە کرد لە ئێستا بڵین سەرجەم تیمەکانیان خستوتەوە گەڕ ئەوەی ئەو زەرەر و زیانانەی دوێنێ کە بەهۆی خۆپشاندانەکەەوە زەرری لێکەوتەوە یاخود بڵین ئەو کەم و کورتیانەی کە تووشی وێزگەکە بووە لە ئێستایان لە چاکردنەوەی باسی ئەوەی کرد ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکدا وێزەکە دەکەوێتەوە کار بەڵام وەکو کاتەکەی دیاری نەکرد ئایا ئەمڕۆیە سبەینەیە چەند ڕۆژێکی ترە بەڵام وتی ئەو پەڕی هەوڵان ئەخەنە کار بۆ ئەوەی ئەو وێزگەیە لە بڵین لە زووترین کاتا بکەوێتەوە کار بۆ پێی وەک ئاماژەم پێکرد هەم کارەبای پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان بەهۆی بڵین کوژانەوەی وێزگەی کارەبای ماس لە قەزای چەمچەماڵەوە بێکارەبا بوون دیارە بە شوێنە گشتەکانیشەوە نەک هەرماڵان لە ئێستاە کارەبای بازار و شوێنە گشتەکانیش بڕاوە کاکدانا. جەلال باست لەوە کرد ئەو ئەندازیارە وتوێتی ئەگەر یەکێک لەو بۆریانەی کە نایترۆجینە زەرەری پێبگا یان بتەقێتەوە زیانی بۆ چەمچەماڵیش دەبێت باسی لەوە نەکرد زیانەکە چۆنە بە چ ڕادەیەک و زیانی چی دەبێت بۆ قەزای چەمچەماڵ؟ بەڵێ دیارە کاکدانا ئەندازیار ئارام عوسمان بەڕێوەبەری وێزگەی کارەبای ماس باسی لەوەی کرد مادەی نایترۆجین مادەیەکی حەساسە لە ئەگەری دەستکاریکردن بە نەزانی بڵین لەلایەن ئەو خۆپشاندەرانەوە کە هێرش کراوەتە سەر وێزگەکە دیارە بڵین هەم زیانی مادی دەبێ هەم زیانی گیانی دیارە زیانە گیانەکە کارمەندێکی زۆر لە ناو وێزگەکەیان و باسی ئەوەی کرد تەئسیری ئەو نایترۆجینە هەم بۆ سەر دانیشتوانی قەزای چەمچەماڵ ئەبێ کە دیارە لە ڕووی کۆمەڵی نەخۆشیەوە ئاماژەی پێکرد کە لە ڕووی زانستیەوە ئەوە دیارە بڵین بابەتێکی وردەکاریە من لێرە نامێ بچمە ناو ئەو بابەت. لە ئێستادا ئەو وێزگەی کارەبای چەمچەماڵ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەپارێزرێت یان هێزی ئەمنی زیاتری بۆ دابین کراوە بۆی کە زەرەر و زیانی پێنەگا هەم بە وێزگەکە هەم بەو هاوڵاتی خۆپشاندەرانی کە دەچنە سەر وێزگەکە ئەوانیش تووشی زەرەر و زیان نەبنەوە؟
بەڵێ کاک داناخۆی دوێنێ بڵین خۆپشاندانەکەی قەزای چەمچەماڵ لە سەرەتایە لە ناو شار بوو دواتر ئاراستەکە گۆڕا بەرەوە هەم ڕێگای گشتی سەرەکی سلێمانی کەرکووک و دواتر لە دەمە ئێوارەیە لە کاتژمێر 4 خۆپشاندەران هێرشیان کردە سەر وێزگەی کارەبای ماست دیارە لێوان خۆی تیمێکی تایبەتیان هەیە بە پاراستنی وێزگەکە بەڵام نەیانتوانی بۆ ڕێگری لە چوونە ژوورەی خۆپشاندەران بکەن بۆ ناو وێزگەکە لە ئێستا بە پێی و زانەرە ئێمە وەرمانگرتووە لە شەوە هێزێکی دژە تیرۆر لە وێزگەی کارەبای ماز بۆ پاراستنی وێزگەکە جێگیر کراوە و ڕێگری لە هەر گربوون و خۆپشاندانێک دەکەن کە لە نزیک وێزگەکەیش ئەنجام بدرێن نەک چوونە ناوەی وێزگەکە. جەلال جەباری پەیامنێری پەیام لە چەمچەماڵەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت.